هەرێمی کوردستان لەگەڵەوەی سروشتێکی جوان و ڕازاوی هەیە لامان کاتیشدا خاوەنی هەزاران جۆ لە گوڵی ڕەنگە و ڕەنگە و بەشێک لەو گوڵانەش لەگەڵەوەی خاکە بنەڕەتیەکەی هەرێمی کوردستانە کەچی ئەوەندەی لە وڵاتانی جیهان گرنگی پێدەدرێت ئەوەندە لە کوردستان گرنگی پێ نەدراوە بە جۆرێک گوڵی وا هەیە بەرەو نەمان چووە. نمونەی یەکێک لەو گوڵانە گوڵی تیولیبە کە ئەو گوڵا خاکە بنەڕەتیەکەی کوردستان و مێژووی خاوەندارێتەکەی بۆ کورد دەگەڕێتەوە، بەڵام ئەوەندەی وڵاتێکی وە گۆڵەندا گرنگی پێداوە و لە پاڵ گوڵەکانی تردا بۆ سەرچاوی داهات سوودی لێوەرگرتووە لە کوردستان بەو جۆرە سوودی لێوەرنەگیراوە. بەڵام خۆشبەختانە لە ئێستادا بە هەوڵی کەسانی خەمخۆری ژینگەی کوردستان ئەو جۆرە گوڵە گەڕێنراوەتەوە بۆ خاکە بنەڕەتیەکەی و بازارانی لێڕوێنرا و هەوڵەکەش سەرکەوتوو بووە و پارکی ئازادی لە شاری سلێمانی کراوەتە نمونەیەک بۆ فراوانکردنی جۆری گوڵەکە و سوود لێوەرگرتنی. و ئەم گوڵە بەڕاستی بووە هۆی سەرنجی خەڵکی زۆری شاری سلێمانی و بە تایبەتی خەڵکێکی زۆر یەنە سەرخەت و قسەمان لەگەڵ ئەم گوڵە چۆن و چۆن نیۆمانە. ئێمە بووە تەجروبەیە بە سپاسەوە ئەم توانی ڕێگایەکمان بۆ دروستکە کە بتوانین ئێمە لێرەوە دەستکەین بەوەی کە ساڵانە بتوانین تاجی ئەم گوڵانە بکەین و وا بکەین پێشکەشی خەڵکی بکەین هەم بیکەینە سەرچاوەیەکی باشی سامان داهاتێک بۆ باخچەکان و ئەمە بۆ هۆیەوەی کە بتوانین جارێکە ئەم گوڵە بێنینەوە کوردستان، چونکە ئەوەی من ئاگادار بم و ئەوەی بە پێ و تۆژینە زانستیانی کە باس کراوە ئەم گوڵە خۆی لە ئەسڵە لە کوردستانەوە ڕۆشتۆ بۆ هۆڵندا و لە هۆڵندا بۆ بە سەرچاوەیەکی زۆر گرنگی ئەوەی کە هەموو وڵاتەکان ڕووەکەنەوە ئەم گوڵانایە نوۆی بن لە وڵاتەکانی خۆیان ئایڕێن و ئێمەش ئێستا ئەسڵەکەمان هێناوەتەوە ناو شاری سلێمانی و تەجروبەمان کردووە لە دوو شوێنێکێکیان لە ناو پارکی ئازادیەکێکیشان لە فلکەی کۆنی کاوی ئاسنگەر کە ئێستا مسەلەسێکی زۆر جوانە لێیان ڕوانومانە و خەڵکێکی زۆر داواکە ئەم گوڵانە ئینتاج کرێ و بیانینێ. ڕواندنی ئەو هەزاران گوڵەی تیولیب لە پارکی ئازادی بۆتە جێگەی سەرنجی گەشتیاران و هاوڵاتیان نمونەی جوانی گوڵەکە بە گرنگ دەزانن. شتێکی زۆر جوانە بەلامەوە هیوادارم لە مەولاپەری زیاتر پێ بدرێ چکە خۆم بەڕاستی ئەمڕۆ بە تایبەتی هاتووم بۆ لای ئەم گوڵانە زۆر بە شتێکی جوانی دانێم هاتم ڕاستم گرین لەلایە لەگەڵ کوڕەکەمە. بەڕاستی گوڵ هەتا بڵێ شتێکی جوانە و بەڕای من ئەگەر پەری بێبن زۆر ینی ئیشێکی جوان ئەکەن چونکە ئێستا من خۆم شخصی خۆم هاتووم لە پارکی ئازادی لێرە ڕاستم بگرم لای ئەو گوڵانەیە. ئەم گوڵفرۆشە دەڵێت ئەو هەوڵەی لە ئارادایە بۆ فراوانکردن و ڕواندنی گوڵی تیولیب لە شاری سلێمانی کارێکی باشە چونکە لەمە دوا لە هۆڵندا و هاوردەی ناکەن و نرخەکەشی لەسەر ئەوان هەرزان دەکەوێت. لەگەڵەوەشدا جوانی و ڕازاوی ئەو گوڵە بۆ شاری سلێمانی بە گرنگ دەزانێت. ئەم گوڵە لێرە زۆر بووە بەڵام بەس لە ئێستاە چۆنەڵی بەرەو نەمان چووە نەماوە. ئێمە جارێکی کە هاتوین سەلکەکەی یان بەڕواوی لە هۆڵنداوەی ژێڕینەوە بۆ هەرێمی کوردستان. خۆشبەختانە لە ئێستاە باخچەکانی سلێمانی هەستاوە بە هێنانێکی زۆری سەلکەکەی جارێکی کە ئەوێتی من باتەوە بۆ گوڵە لە ڕووی ئەوەمان کەمە بەڕاستی خۆمان لێ بێدەم گوڵانە خۆمان ئینتاجی بکەین بێگومان باشترین سروش خۆڵ خاکمان هەیە بۆ ئەو مەبەستە. باپێ و پرۆژەی بەڕێبەراتی باخچەکانی سلێمانی بۆ فراوانکردن و ڕواندنی گوڵی تیولیب و چەندین جۆری دیکەی گوڵدەستیان پێکردووە بەنیازن بۆ لەمە دوا گوڵ بکەنە سەرچاوێکی باشی داهاتوو لە پێناو جوانترکردن و ڕازاندنەوە و سەوسترکردنی زیاتری شاری سلێمانی بەکاری بهێننەوە بە جۆرێک سلێمانی ببێتە جێگەی سەرنجی گەشتیارانی ناوچەکە و جیان. گوڵی تیولیب کە لە بنەڕەدا خاکە سەرەکیەکەی هەرێمی کوردستانە ئێستا لە هۆڵندا و هەناردەی وڵاتان دەکرێت کار لەسەرەوە دەکرێت کە دووبارە ئەم گوڵە لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێت. ئێستاش لە پارکی ئازادی ئەو گوڵە ڕوێنرا و سەرکەوتوو بووە. هەر بۆیە جگە لە جوانی و ڕازانەوەی سروشتی کوردستان دەشتوانرێت وەک سەرچاوێکی گرنگی داهات سوودی لێ ببینرێت. دلێر کەمال کورد ساد نیوز سلێمانی.